بە شێوەیەکی کتوپڕ و چاوەڕوان نەکراو جارێکی تر دەنگی ناڕەزایی لە بەغداد و چەند شارێکی تری عێراق بەرز بۆتەوە و داوای گۆڕینی حکوومەت دەکرد. بێکاری و نەبوونی خزمەتگوزاری و تەشانەکردنی گەندەڵی هۆکاری سەرەکی سەرهەڵدانەوەی خۆپشاندانەکانن لە عێراق کە توندوتیژی لێکەوتەوە و نەتەوەیە گرتوەکانیش داوای هێوەرکردنەوەی ڕەوشەکە دەکات. لەو چوارچێوەدا عادل عەبدولمەهدی سەرۆکوەزیرانی عێراق لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە جێبەجێکردنی داواکاری گەل و پابەندبوون بە چارەسەرکردنی ئەو کێشانە چەندین ساڵە لەسەریان کەڵەکە بووە لە ئەولەوێتی کارەکانیانە وتیشی لێکۆڵینەوە لە توندوتیژیەکان دەکەن کە ڕوویداوە و پابەند دەبن بە چارەسەرکردنی ئەو کێشانەی دەیان ساڵە لەسەریان کەڵەکە بووە و نزیک بوونەتەوە لە گەیشتن بە ئەنجام. هاوکات سەرۆکایەتی کۆبوونەوەیەکی بەپەلەی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی کرد. نوری مالیکی سەرۆکی ئیتلافی دەوڵەتی یاساش جەختی کردەوە لە گرنگی پاراستنی بەرژەوەندی گشتی و دروست نەبوونی پێکدادان لە نێوان خۆپشاندەران و هێزە ئەمنەکاندا. داواشی کرد ڕێڕەوی خۆپشاندانەکان ئاشتیانە بێت. بەها ئەعراجی جێگری سەرۆکوەزیرانی پێشووی عێراقیش بەرپرسیارەتی ڕەوشەکەی خستۆتە ئەستۆی بەشێک لە لایەنەکانی ناو هێزە ئەمنەکان چونکە بەبێ هۆکار گازی فرمێسک ڕێژیان بەکارهێناوە. قەیس خەزعەلی ئەمینداری گشتی عەسایب ئەهلەلحەق ڕایگەیاندووە حاڵەتی کوژران لە نێو مەدەنیەکاندا و برینداربوونی هێزە ئەمنیەکان ئاماژەیەکن بۆ بوونین دەستێکی خراپ بۆ تێکدانی سەقامگیری و وتیشی پێشتر هۆژداریان لە ڕوودانی توندتیژی و حاڵەتی لەو جۆرەداوە. غەزعەلی ئاماژەی بۆ هۆش کردووە خەڵک مافی خۆیەتی لەڕێی خۆپشاندانەوە داوای مافەکانی بکات بەڵام پێویستە بە هۆشداریەوە بکرێت بۆ ئەوەی ڕەوشەکە بە ئاراستەیەکی مەترسیدارە نەبرێت. لای خۆشیەوە سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەردوو لیژنەی ئاسایش و بەرگری و مافەکانی مرۆڤی ڕاستپاردووە بۆ ئەوەی لێکۆڵینەوە لە ڕووداوەکانی گۆڕەپانی تەحریر بکەن. لەسەر ئاستی نێودەوڵەتیش جینین هێنز بلاسخارد نیگەرانی لەو توندوتیژیانە دەربڕیوە کە لە خۆپشاندانەکاندا دروست بووە و داوای هێورکردنەوەی ڕەوشەکە دەکات. جەختیشی کردەوە لەسەر ئەوەی هەموو تاکێک مافی خۆپشاندانی هەیە بەڵام بە شێوەیەک لەگەڵ یاسادا بگونجێت. نەتەوەیە گرتوەکانیش سەرباری دەربڕینی هاوخەمی داوای هێورکردنەوەی ڕەوشەکە و پاراستنی سەقامگیری دەکات. هەردوو باڵێزخانی ئەمریکا و بەریتانیاش لە بەغداد داوایان کرد ڕەوشەکە هێور بکرێتەوە و ڕێگە نەدرێت لەوە زیاتر ئاڵۆزی لە خۆپشاندانەکاندا دروست ببێت.